بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرگوێیەگەن جوانترین سڵاوی خی گەورەتان لێبێ. تاعەت و عیبادەت و شەونوێژ و ڕۆژووی مانگی پیرۆزی ڕەمەزان لە هەمووی لایەک وەرگیراو بێ لەلایەن خی گەورە و خی گەورە بیکاتە مایەی خێر و خۆشی بۆ میلەتی کورد و وڵاتەکەمان. لە بەرنامەی گفتوگۆی ئەم جارەماندا قسە دەکەین لەسەر بەجێهێنانی پەرستش و ئاسوودەیی دەروون بە تایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەرەوڕووی سەرانی قوڕیش و بتپەرستانی مەککە دەوەستایەوە دەیفەرموو: قولوا لا إله إلا الله تفلحوا، بڵێن لا إله إلا الله کە کرۆکی پەرستش و عیبادەتەکانە بەختیار و بەختەوەری دنیا و قیامەت دەبن. واتە مرۆڤ بە وەرگرتنی ئەم ئیسلامە و پابەندبوون بە بنەماکانیەوە جۆرە ئاسوودەیی و بەختەوەریەکی چنگ دەکەوێت کە لە هیچ بنەمەیام لە هیچ ئاین و ئایدۆلۆژیایەکی دیکەدا ئەمە بوونی نییە. شێخ حەسەنی بەسری کە یەکێکە لە شێخەکانی تابعین ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێت وەکو کارکردنێک بۆ ئەو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە دەفەرمێ هەر کەسێک ئامادەی ئەڵڵاهو ئەکبەری یەکەمی هەر 5 نوێژە فەرزەکە بێ بۆ ماوەی 40 ڕۆژ ئەوە خوای گەورە لە تەواوی گوناهەکانی خۆش دەبێت. منیش وەکو کارکردن بەو فەرمودەیە 40 ڕۆژی تەواوی تەمەنی خۆم بۆ ئەوە تەرخان کرد و لە هیچ ئەڵڵاهو ئەکبەرێکی یەکەمی نوێژە فەرزەکان دوا نەکەوتم. ئەڵێ سبحان الله لە ماوەی ئەو 40 ڕۆژەدا چێژ و ئاسوودەیی و ئارامی و خۆشیەکم چنگ کەوت لەسەر لەبەری تەواوی ژیانمدا هەستم بەو ئارامی و چێژە نەکردبوو. بۆیە دوای تەوابوونی 40 ڕۆژەکەش هەوڵم دایەوە ئەم جارە چوومەوە لە پێناو بەدەستهێنانەوەی ئەو چێژ و خۆشیە زیاد لە 40 ڕۆژ خەریکی پابەندبوون بووم بە ئەڵڵاهو ئەکبەری یەکەمی هەموو نوێژە فەرزەکان. بەڵام سبحان الله ئەم جارە هیچ چێژێک هیچ خۆشی و ئارامیەکەم چنگ نەکەوت. بەڵام کاتێکە شەکوای دڵ و حاڵی خۆمم لای یەکێک لە ئەولیایانی خوای ئەو سەردەمە کرد، فەرمووی تۆ لە قۆناغی یەکەمدا لە پێناو ڕەزامەندی خوای گەورەدا تێکۆشای، خوای گەورەش ئەم چێژ و ئاسوودەی و ڕۆحیەتەی پێبەخشی. بەڵام لە قۆناغی دووەمتدا لە پێناو چێژ و خۆشی و ئاسوودەیەکی خۆتدا ئەنجامتدا هەم ڕەزامەندی خوات چنگ نەکەوت هەمەم خۆشی و ئاسوودەیەت بۆ نەبوویەوە. بۆیە خوای گەورە لە قورآنی پیرۆزیشدا دەفەرمێ ئێمە فەرمانمان بە بەندەکان نەکردووە تەنها بەوەی کە بە دڵسۆزی و بە ئیخلاسەوە خوا بپەرستن، ئەو کاتەش خوای گەورە تەواوی بەرهەمەکانی عیبادەت و پەرستش بۆ بەندەکانی مسۆگەر دەکا و پێیان دەبەخشێ. ئێمە لەم بەرنامەیەدا باز لەو چێژ و ڕۆحیەت و ئاسوودەیە دەکەین کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا تەواوی موسڵمانان هەر کەسە و لە ژیانی خۆیاندا هەستی پێ دەکەن. میوانداری هەریەکە لە بەڕێزان مامۆستا محەممەد ئەحمەد زانای ئاینی لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی، هەروەها لە ستۆدیۆی هەولێر زۆر بەڕێز مامۆستا خدر خەتەی زانای ئاینیم کردووە و پێکەوە باسی ئەم پرسە دەکەین. مامۆستا محەممەد زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت. زۆر بەخێر بین. زۆر بەڕێز مامۆستا خدر خەتەی زانای ئاینی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی ئەم شەوی بەرنامەکەمی سڵاوی خوای گەورەت لێبێ و تاعەت و عیبادەتی شت قبوڵ بێ. یا ڕەبی خوا پاداشتانم تۆ، خوای گەورە پاداشتان بداتەوە بۆ بەرنامەیە. زۆر سپاس دەکەم. مامۆستا محەممەد لە جەنابتەوە دەست پێ دەکەم عیبادەتەکان تەنها وەکو هۆکارێ بۆ گەیشتن بە ڕەزامەندی و لێخۆشببوونی خوای گەورە دانراون، واتە تەنها بەرهەمێکە بەرپەیوەندی بە قیامەتەوە هەیەم چێژ و ئاسوودەی و ڕۆحیەتێک شتیایە بۆ گوزەرکردن یان بۆ منە بۆ تێپەڕاندنی ئەو ئازار و میحنەت و ناسۆرەی کە لە دنیادا بەندەکان هەیەە. واتە عیبادەتەکان هەردوو لایەنی دنیای و قیامەتی دەگرنەوە بۆ بەندەکان. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله وصحبه أجمعين. یارە پێشەکی دەستخۆشید لە یەکەین خی گەورە ئەمانگی ڕەمەزانە بکە بە خێر و خۆشی بیکە بە ئاسوودەیی دڵەکانمان و شفای نەخۆشەکانمان بدا ئینشاءالله. خی گەورە ئەمانگە ڕەمەزانە پیرۆزەکە مانگی لێخۆشببوونی گوناهەکانە، پاکردنەوەی دڵەکانە و هەروەها ئاسوودەیی و هێمنی و ئارامیش ببەخشێ بە دڵەکانمان. دیارە بەڕاستی بە شەریەت ئەتوانین بڵێن سەرجەم بە خوێنەوار و نەخوێنەواریەوە بە ئەو کەسانی کە خاوەن شەهادە و پرۆفیسۆرن لە دنیادا هەتاوەکو ئێستا کە ئەبینین بە شوێن ئاسوودەیی و کامەرانیدا دەگەڕێن مرۆڤەکان لە سەرگەردانی و لە گێژاوی ناڕەحەتی و دڵتەنگی و بێتاقەتی و ناخۆشیەکانی دنیا ڕزگار بکەن. بەڵام دیارە پەروەردگاری میهرەبانمان کە بەدیهێنەری ئێمەیە هەل لەو کاتەوە کە خۆی پەروەردگار ئادەم
یەکەم بەشەر کە دروستی ئەکات پەیامێکی پیا دەنێرێت بۆ سەرزەوی و پێشی ئەفەرمێ فمن تبع هدايا فلا خوف عليهم ولا هم يحزنون. ئابۆ شێوازە پەروەردگاری میهرەبان پەیامی خۆی لەگەڵ بەشەرەکان و لەگەڵ ئەم مرۆڤەدا کە مرۆڤێکی سەرسامە سەرسوڕهێنەرە کە پەروەردگاری میهرەبان بەدیهێناوە لەسەر ڕووی زەوی پەیامێکی بۆ نادووە بۆی بە ئاسوودەیی بە کامرانی لەسەر ئەم زەویە ژیانی خۆی بەرێتە سەر. دیارە عیبادەت، خواناسی، ئیسلامەتی، دینداری، باوەڕبوون بە ڕۆژی دوایی، باوەڕبوون بە خوای تاکوتەنیا و هەروەها تام و چێژوەرگتن لەو عیبادەت و خواناسی و لایەنە ڕۆحیەی کە پەروەردگاری میهرەبان بە ئێمەی بەخشیوە بەڕاستی بەس لەو شوێنەدا دەسەکەوێت کە شوێن پەروەردگار کەوین، شوێن ئەو کەتەلۆکەی ژیانمان کەوین کە قورئانی پیرۆزە. دیارە عیبادەت و خواناسی پێش ئەوەی کە پێشەکیەک بۆ مەسەلەی ئاسوودەیی و چێژوەرگتن لە عیبادەت و لە خواناسی باز بکەین. دیارە ئاینی پیرۆزی ئیسلام کاتێک کە پەیامەکانی خۆی ئەنێرێتە سەر زەوی بەڕاستی خۆی گەورە خۆشی و کامەرانی و هێمنی و ئارامی و پێکەوە ژیان و محەبەت و خۆشەویستی باس کردووە. مرۆڤەکان سەرجەم هەمیان پێکەوە ئاوا بژین، بەڵام هیچ ژیانێکیش بە قەدەر ژیانی ئیمانداران بە قەدەر ژیانی بڕواداران خۆش نییە کە ئەوەندەی کە تام و لەزەت و چێش و ئاسوودەیی و کاریگەری لایەنی ڕۆحی، چونکە ئێمە ئەزانین ئاینی پیرۆزی ئیسلام فێرمانەکە بە مرۆڤ پێک نەهاتوو هەر لە لاشەیەکی ڕوت و تەواو، بەڵکو ئەم لاشەیە کە پەروەردگار پێی بەخشیوین بەڕاستی لایەنی ڕۆحی هەیە. ئەگەر لایەنەکەی کەی کە بریتی بێ لە خواردن و جلوبەرگ و کۆمەڵە شت بەکارێنین بۆی بژین، لایەنی ڕۆحیەکەیش بەڕاستی لایەنێکی زۆر کاریگەر و زۆر گرنگە لە ژیانی ئێمەدا کە ئەویش بەچی پڕەبێتەوە، بەچی ئاسوودە ئەبێ، بەچی خۆشی و چێژ و تام وەرئەگرێ، بەڕاستی بە عیبادەت و بە دینداری و بە خواناسی و بە شوێنکەوتنی پەیامی قورئانی پیرۆز کە خوای گەورە لە یەکێ لە ئاەتە پیرۆزەکانە فەرمێ الذين آمنوا وتطمئن قلوبهم ألا بذكر الله تطمئن القلوب. بەڕاستی بە شوێنکەوتنی پەروەردگاری میهرەبان بە ذکر و یاد بە نوێژ کە قورئانیش دیارە ئیشارە کردووە، نوێژش هە ذکر و یادی خوای پەروەردگارە. پرسیارەکەی بەڕێزیش هەر لەو ڕوانگەوە ئێمە تێئەگەین و ئەزانین بەڕاستی کامرانی، چێش، خۆشی، ئیسراحەتی ڕۆحی و هەروەها بەدەنی ژیانمان، چاومان، گوێمان، حتا دوورکەوتنەوەمان لە هەرچی نەخۆشیەکان هەیە کە ئێستا باوە خەڵکی پێوەی ئەناڵێنن ئەگەر شوێن ئەم قورئانە بکەوین دوورە بین لە زۆر گیر و گرفت. زۆر باشە، دێمەوە خزمەتی جەنابتان. بەڕێز مامۆستا خدر خەتەیی دووبارە سڵاوی خوای گەورەتان لێبێ و دەپرسم ڕواڵەتیان لە عیبادەتەکاندا جۆرێک لە ماندوێتی و جۆرێک لە ناڕەحەتی بۆ بەندەکان هەیە، ئەمە تەنها لەلایەنی ڕواڵەتیەوە. من دەپرسم ئامانج یا حیکمەت و فەلسەفەی دانانی پەرستش و عیبادەتەکان لەسەر مرۆڤ پەیوەندی بەچیەوە هەیە و بۆچی دەگەڕێتەوە، بۆچی عیبادەت و پەرستشەکان لەسەر مرۆڤەکان دانراون؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه. سرتا هاتني مانجي بيروزي رمضان لتواوي مسلمانان زيهان بيروز دكم ولا مسلمانان كردستانيش بتايبتي خوای گەورە پاداش داتەوە بۆ پێشکەشکردن و ئامادەکردنی ئەم بەرنامە و بە خێرات نەچی گەرم و گوڕی جەنابی مامۆستا محەممەدیش دەکەم کە بەیەکەوە بە پشتیوانی خوای پەروەردگار ئەو شەو لە خزمەت بینەرانی بەڕێز و خۆشەویستدا دەبین بە پشتیوانی خوای پەروەردگار لۆمان سەهل و ئاسان بکە و لێشمان قبول بکە. جادەینە سەر وەڵامی پرسیارەکەی جەنابەت کەوا بۆچی مرۆڤەکان هەمووی دەگریتەوە و چۆن مرۆڤەکان هەمووی بڕواڵەت تێدا بەشدار بن. دیارە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. دیارە خوای پەروەردگار سبحانه وتعالى لەم ئاەتە مبارەکەدا کە ڕەمەزانی لەسەر ئێمە فەرز کردووە شتێکی زۆر عەجیبمان پێ دەرێ لەم ئاەتە مبارەکەدا دەفەرمی كما كتب على الذين من قبلكم من قبلكم يعني پێش ئێوە کەواتە ئێمە لە ڕواڵەتدا لەگە تەواوی نەتەوەکانی پێش خۆمان یەکسان دەکا.
ئەلێرەدا ئەم ڕەمەزانە ئەم تاموچێژە لێ وەردەگرین ئەم لەزەتە لێ وەردەگرین ئەم یەکسانیە لە مابەینی هەموو نەتەوەکانی جیهان يعني كواتە ئێمەی ئومەتی محەممەد صلى الله عليه وآله وسلم یەکسان دەکات لەگە تەواوی نەتەوەکانی پێشخۆمان هەتا وەکو فەلسەفە و تاموچێژی چۆر بگرین لعلكم تتقون هەتا وەکو بگەینە ئامانج و هەدەفی تەقوا کە ئەو تاموچێژ و لەزەتەی لە ناو تەقوادا هەیە لە ناو هیچ شتێکدا نیە. زۆر باشە. مامۆستا بۆچی بەشێک لە مرۆڤەکان لەگەڵ ئەنجامدانی عیبادەت و پەرستشەکاندا هەست بەو چێژ و ئاسوودەیە ناکەن؟ جۆرێک لە جۆرەکان تەنها بەدەن و بەڕواڵەتی ئامادەی پەرستشەکان ئەبن. ئایا ئەمە غایببوونی ڕۆح و لایەنی دەرونیانە لە عیبادەتەکان ئەم چێژە نابینیان پەیوەندی بە شتی دیکەوە هەیە؟ ئەوانەی کە تاموچێژ لە عیبادەتەکان وەرناگرن دیارە عولەما و زانایان دڵەکان دابەش دەکەن بۆ سێ بەش. یەکەمیان قەلبی مەیت دڵی مردوو ئەو دڵەیە خی گەورە هەمولایەکە مامە پارێزی دیارە دڵی کافرەکانە کە ئیمانی تێدانە تەخوای تێدانە عیبادەت و خواپەرستی تێدانە ئەوە هەر تاموچێژ وەرناگر بە هیچ شێوەیەک لە دینداری لە خواپەرستی لە ناسینی خوای پەروەردگار سبحانه وتعالى دیاڵە دڵە چیری کەشمانەیە پێدەگوتێ دڵی سەلیم دڵی سەلیم وەکو خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ ئەو دڵە سەلیمەی یومە لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم دیارە دڵی سەلیمیش ئەو دڵەیە کە بە تەواوی خۆی چ لێ کردیا خۆی یەکلا کردیتەوە لە خوای پەروەردگار سبحانه وتعالى بۆیە دڵی سەلیم ئەو دڵی کە خۆشەویستی خوای تێدایە سبحانه وتعالى و خۆشەویستی پێغەمبەری تێدایە صلى الله عليه وسلم ئەو دڵانە دائیمەن خۆشن بە هیچ شێوەیەک خۆشی ئەو خۆشەی کە لەناو ئەو دڵانەدایە ناگۆڕێتەوە بە هیچ شتێکی دیکەش. بۆیە لە ڕۆژی قیامەتێشدا خوای پەروەردگار بەو دڵە خاوینانە دەرێت کە لە دنیایەدا لەزەت و تام و چێژ و لەزەتیان لە عیبادەتی وەرگتیا کە ئەو دنیایان بۆ خۆ کریتە چی بەهەشتێکی بچکۆڵا بۆ گەیشتن بۆ بەهەشتێکی گەورە کە بەهەشتێکی هەتایە. بۆیە هە لە ڕۆژی قیامەتێشدا تەماشا دەکەی خوای پەروەردگار سبحانه وتعالى بانجی ئەو دڵانە دەکا کەوا تام و چێژ و لەزەتیان وەرگتێ لە چێ لە عیبادەت و خواپەرستیەکان کە لە دنیایدا دنیایان بۆ خۆ کردوتەوە بەهەشت. ئەفەرمێ یا ئەیەتوها النەفس المطمئنە ارجعي إلى ربك راضية مرضية فادخلي في عبادي وادخلي جنتي. بزانە خوای پەروەردگار لەم ئاەتە مبارەکەدا کە لە سوورەتی فەجر باسەکە ئەی ئەو نەفسانەی کە ئارامن چونکە ئەو نەفسە لە دنیایەدا ئارام بۆیە لە قیامەتێشدا هەر ئارامە ئەو دڵە لە دنیایەدا خۆی بۆ خوایەک لا کردیتەوە بۆیە لە ڕۆژی قیامەتێشدا ئەو دڵە خوای پەروەردگار بە دڵ و بە ڕوحی ئارام باسی دەکا پێی ئەفەرمی بڕۆ ناو بەهەشتی پانوبەرینەکەدا. ئەو دڵی سێمینیشمان هەیە ئەوانەش چنە جۆرێکن هەم مادەی ئیمانی تێدایە و هەم گوناه و تاوانیش تێدایە. ئەوانە هەندێک زار تام و چێژ لە عیبادەتەکە دەکەن هەندێک زار تام و چێژەکە لە عیبادەتەکە ناکەن کەواتە تام و چێژ وەرنەگرتن لە عیبادەت و خواپەرستیدا پەیوەندی بە پلەی ئیمانی ئینسانەکەوەیە. چەندە ئیمانی ئینسان بەرزبی چەندە ئینسان هەندە مەتمانە و سقەی بەخوای پەروەردگاربی سبحانه وتعالى هەندە لە خۆشیدا دەژی هەندە بۆیەکێ لە زانایەکان ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبی دەفەرمێ دوژمنانی ئیسلام چی لەگەڵ من دەکەن هەوەندە دڵی خۆشە دەفەرمێ ئەگە بمکوژن شەهیدم. کەواتە بەرزترین پلە کە ئینسان لی بمری بگەڕێتەوە لای خوای پەروەردگار شەهادەتە. ئەفەرمێ ئەگەر بمکوژن شەهیدم کەواتە زۆرم پێخۆشە بەرەو شەهیدی دەچم. إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة. کەواتە خوای پەروەردگار نفسی ئینسان لە ئینسانی دەکڕی بەرامبەری چدا بەهەشتیان ئەداتێ. کەواتە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبی ئەفەرمی ئەگەر بمکوژن شەهیدم دڵم خۆشە تام و چێژ لە عیبادەتەکەم وەردەگرم بە هەرچەنە دوژمنانی خوا لەگەرم خراپ بن. ئەفەرمیتن ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبی ئەفەرمی ئەگەر بێت و سزنیشم بکەن سزنەکەشم بۆ خەڵوەتە. معنای چێ خەڵوەتە؟ یعنی ئەگەر سزنم بکەن لە بەندین خانەدا دەبم دەزانم لە پێناوی خوای پەروەردگاردا گیراوم تام و چێژ لەو سزنە دەکەم ئەو سزنە بۆ من دەبیتە قوتابخانە لەگەر خوای پەروەردگاردا تێکرد دەبم. بۆیە تەماشای دەکەین عولەما و زانایانی پێش ئێمە عولەما و زانا گەورەکان وەکو ئائیمەی ئەربعە ئیمامەکانی سەرمەزهەب وەکو ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبی چەندین عالمی گەورە
ڕابردوو هەموو سزنیان دیتووە بۆیە سزن قوتابخانەیە تا هەموو چێژیان لەو سزنە وەرگرتووە و هەروە دەفەرمێ ئەگەر بێت و نەفیشم بکەن واتە دوورم بخەنەوە بۆ من دەبیتە گەشت و گوزار. بۆچی دەبیتە گەشت و گوزار؟ لەبەرەوەی لەو گەشت و گوزارەشدا هەست بەوەی دەکا کەوا لە پێناوی خوای پەروەردیگاردا دوور خراوتەوە. بەڵێ بۆیە یەکێ لە داعیەکان لە یەکێ لە محازەرەکانی قسەی زۆر جوان دەکا دەفەرمێن یەکێ لە کرێکارەکان لە یەکێ لە وڵاتە گەورەکانی وەکو ئەمریکا ئیشی دەکرد لە مەعمەل و کارگەیەک دەڵێ ئەم کرێکارە دائیمەن دەمی بە پێکەنین بوو دائیمەن دەمی بە خەندە بوو دڵی خۆش بوو بۆیە ساحیبی شەریکەکە ساحیبی مەشروعیشەکە ڕۆژێکیان بانگی کرد گوتی وەرە کاکە با پێت بڵێم ئەمن دەوڵەمەندم پارەم هەیە دەفتەرم هەیە دۆلاراتم هەیە مەعمەلم هەیە سیارەم هەیە چەندی شتم هەیە بۆچی من دڵم خۆش نییە ئەی بۆچی تۆ دەبینم تۆ دڵت خۆشە بۆچی دەمت بە خەندە و پێکەنینە دەرەی هیچ خەم و خەفەت نییە لەو دنیایی گوتی ئاخر کاکە ئەمن مسلمانم گوتی چۆن مسلمانی گوتی چۆن گوتی لەبەرەوەی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە فەرمایش تێکدا دەفەرمی نمونەی ئینسانی ئیماندار ئەوەیە دائیمەن دڵی خۆشە ئینسانی ئیماندار ئەگەر تووشی ناخۆشی بوو سەبر لەسەر دەگری ئەجر و پاداش وەردەگری ئەگەر تووشی خۆشی بوو شکرانەی خوای پەروەردیگار دەکا هەر پاداش لە بەرامبەردا وەردەگری بۆیە دەڵێ ئەگەر ئەمنیش بێت و مسلمان بم وەکو تو دڵم خۆش دەبی دەرێ بەڵێ دەرێ چی بکەم دەرێ لەگەرە خۆی دەباتە لای داعیە و مامۆستایەک و بانخوازێک کاتێک دەچی ئیمان دینی دەرێ چۆن مسلمان بم داعیەکەش پێی دەڵێ برێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمدا رسول الله یەکسەر کابرای دەوڵەمەندەکە دەست دەکا بە گریان بگریێ بۆیە بانخوازەکە و مامۆستای ئاینیەکە پێی دەڵێ باشە بۆچی دەگریەی بۆچی دەگری ئەی ئەتوو باشە لە کوفر ڕزگارت بۆ ئیمان لە گومڕایی لە تاریکی ڕزگارت بووە بۆ ڕووناچی بۆچی دەگریەی حەق وایە پێ بکەنی تی مامۆستاجان دەزانی بۆچی دەگریم واللهی لەبەرەوەی دەگریم کاتێک ئیمانم هێنا کاتێک بۆم بە مسلمان خۆشیەک هاتە ناو دڵم لە هەموو ژیانمدا ئەو تام و چێژ و لەزەتەم نەدیوە بۆیە لە خۆشیان پێ دەکەنم چکە ئێمە دوو گریانمان هەیە گریانێکی حەزن گریانێکی ناخۆشی و گریانێکی فەڕح بۆیە لە خۆشیان پێ دەکەنم بەڵێ تام و چێژی ئیمانی وەرگرت تام و چێژی ئیسلام چوە ناو دڵی بۆیە لەزەتی لە وەرگرت کە ئیمان بینی و مسلمانی بۆیە ئینسان ئەندازەی ئیمانەکەی چەندبی هێندە چام و چێش لە ئیمانەکەی وەردەگری. بەڵێ زۆر باشە مامۆستا محەممەد لە وتەکانی مامۆستا ختر ختەیە ئاماژەی بەو کرد کە دوو جۆر گریانمان هەیە لە چەندین فەرمودەدا هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆربەی کات لە نوێژەکاندا تا بەیان گریاوە و وەکو لە جۆرێ لە جۆرەکان یادی خوای گەورەی کردووە و لە کاتی قورئان خوێندنی عەبدوڵای کوڕی مەسعووددا کە پێفەرمی قورئان بۆ بخوێنە پێغەمبەری خوا گریاوە. ئەم جۆرە گریانەش ئەتوانین بڵین ئەمەش جۆرێکی دیکە لە ئاسوودەیی و چێژێک کەوا بە ڕۆحی مرۆڤەکانەگا. دیارە لە سەقسەکانی مامۆستای بەڕێز کە باسی دڵەکانی کرد دڵی ئیماندار دڵی کەسانێکە باوەڕمان بە خوای پەروەردگار هەیە و بە ڕۆژی دوایی هەیە و ئامادەین بۆ بەجێهێنانی نوێژ و عیبادەتەکان بەڕاستی ئەم دڵانێکن کە خوای پەروەردگار وەصفی ئیماندارانی کردو کە فەرمیەتی والذین ئامنوا ئەشەد حبا لله خوای پەروەردگاریان خۆشەوێ و دیارە خوای پەروەردگاریش داوای کردو لە ئێمەی ئیماندار فلیضحکوا قلیلا وليبكوا كثيرا کە ئێمە زەردەخەنەی یا پێکەنینی ناڕەوا بە زۆر شتی لەهو لەعب کە ئەبێتە سەبەبی مراندنی دڵەکانمان و هەروەها دەبێتە هۆی دوورکەوتنەوەمان لە خۆشەویستی و لە چێژ وەرگتن لە عیبادەت و خواپەرستی لە سەلەفی ساڵح ڕەزا و ڕەحمەتی خوان لێبێ لە تابعین و هەروەها لە سەحابەی بەڕێزی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەوان تام و چێژێکیان بینیوە لە کاتێکە کە تێگەیشتون لە قورئانی پیرۆز لە ئاەتە پیرۆزەکانی قورئان کە چۆن وەصفی قیامەت دەکا و چۆن وەصفی گەڕانەوەی ئینسانەکە بۆ ناو قەبر و هەروەها ئەهوال و ناڕەحەتیەکانی ڕۆژی دوایی گریاون. گریانیش بەڕاستی گریانێکە کە لە ترسی ئەوەی کە خوای پەروەردگار چونکە ئینسانی ئیماندار بەردەوام لە بینی خەوف و ڕەجایە هەم ترسی هەبێت هەم ئەمەلیشیە بێ بە ڕەحمەتی خوای پەروەردگار کەواتە گریانیش دەوری خۆی هەیە چێژێک وەرئەگرێ ئەو ئیماندارە کاتێک کە گریانێکی بەسەردایەت
کاتێک کە ئەهوالێکی قیامەت ئەبیسێت، کاتێک کە خراپەیەک ئەبینێت، کاتێ زوڵم و ستەمێک ئەبیسێت، کاتێ هەر شتێک لەو بابەتانە تەسیری تێیەکەم. بۆیە بەڕاستی فەرەح و ئەو ئاسوودەیی و ئەو چێژ و تامەکە لە ئیسلامەتی و دینداری و ڕۆژوو عیبادەتدا هەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبارەی ڕۆژووە کە پێمانە فەرمێ وەللصائمی فەرحەتان، بەڕاستی ئەوە کە لێرەدا جێگەی ئیشارە پێکردنە، چونکە لەبەرەوەی بابەتی بەرنامەکەش کە چێژوەرگتنە لە عیبادەت و خواناسی پێویستە ئەم حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە کۆمەڵی بابەتیشی لە خۆی گرتووەیەکی لەوانە کە فەرمێ وەللصائمی فەرحەتان، بەڕاستی بۆ ڕۆژوانان خۆشی و تام و چێژێکی تایبەتی هەیە. ئیدا ئەفطەرە فەریحە بفطره، کاتێ هەر یەکێک لە ئێمە ئەگەر لە وڵاتی مسلمانان الحەمدوللا کە وڵاتی کوردستانمان لە گەورە و بچووک بپرسی ئایا کاتێک کە ڕۆژ و ئەشکێنی لە کاتی بەرباندا ئایا هەست بە خۆشی ئەەکەی؟ چونکە بەڕاستی ئەو خۆشیە جاری وا هەیە مسلمان فرمێسکێکیش لە چاویەتە خوارەوە کاڵە الحەمدوللا سەرکەوتم لە ڕۆژگارێکی 16 سەعاتیدا بەسەر نەفسمە، بەسەر ئارزووەکانی گیانمە کە توانیم ئەمڕۆ کە بە ڕۆژوو بم. و هەروەها وئیذا لەقیە رەبەه فەریحە بصەومه، یعنی بەڕاستی هەرچی لە عیبادەت و خواناسی و ئیسلامەتی و دینداری و هەروەها هەرچی شتەکانی ئیسلام سیر ئەەکەی هەمووی مایەی خۆشی و هەمووی مایەی تام و چێژێکە کە بەڕاستی دیارە وەکو مامۆسای بەڕێز باسی کرد دڵانێکی ئیماندار هەستی پێەکەن، ئەوانەی کە خوا پەنامان بدات دڵانێکی مردوون یا زۆر جاریوای مسلمانێکە بەوکو تەقلید وەکو کوێرانە لاساییکردنەوە شوێنی کەوتووە هەستی پێ ناکە. ئەگینا وەکو پیاوباشێکە فەرمێ ئەگەر کوڕە مەلیکەکان بیان زانیە تام و لەزەت و چێش لە دەستنوێژگرتنێکی ئێمەدا چەندەیە، بەڕاستی ئەوان شەڕیان نەکرد، یعنی ئەبوو بە شەڕیان لەسەر ئەو تام و چێژ و لەزەتەکە ئینسانێکی ئیماندار مسلمانێک کاتێک کە دەستنوێژێک ئەگرێن، یعنی لە دەستنوێژگرتنەکەیشا ئێمە تام و لەزەت و چێژێک وەرەگرین، چ جایی لە عیبادەت، چ جایی لە تەراویح، چ جایی لەوەی کە بە ڕۆژوو ئەبین، چ جایی لەوەی کە خێر و سەدەقەیەکەین، چ جایی ئەوەی کە لەم مانگی ڕەمەزانەدا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ اتقوا النار ولو بشق تمرة، فەرمێ ئێوە لە ئاگری دۆزە خۆتان بپارێزن ئەگەر بەلەتە خوڕمایەک بێ. ئەمڕۆکە مسلمانان لە عالمی ئیسلامی بەعام و بە تایبەتیش لە وڵاتی ئێمەدا چەندەها فەقیر و هەژار، چەندەها ماڵی هەژارمان هەیە، چەندەها کەسی بێدەرەتانمان هەیە کە لەم مانگە ڕەمەزانە پیرۆزەدا مسلمان هەر بەوە تام و چێژ وەرناگرێت کە عیبادەتێکەکە، بەڵکو بە سەدەقە، بەڵکو بە سەدەقەش ئەگەر توانای نەبوو الکەلیمەة الطەیبەة صەدەقەة ئیبتیسامەتوکە فی وەجهی ئەخیکە صەدەقە، بەڕاستی پێکەنین و هەروەها خۆشی دەربڕین و هەروەها سەلامکردن لە یەکترین و هەروەها لە کاتێکە کە مسلمانان سەرجەم بە قەڵە باڵخی لەناو مزگەوتەکانە ئەبینرێن ڕۆحی برایەتی و خۆشەویستی و هێمنی و ئارامی و هەروەها لێبوردەیی کە چونکە ئەم بەر ئەو ئەکەوێک جاری وایە بەبەردەم تا ئەڕوە کەواتە ئەمانە هەر هەمووکەی سەرنج بدە. یعنی ئێستا وەکو چۆن شاعیرەڵێ کاتێک کە چۆتتە مدینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەرچی سەحابەیەکی بینیوە فەرمیەتی وا ئەزانم ئەم شارە شاری پێغەمبەرستانە، یعنی هەمویان پێغەمبەرێکن. یعنی بەڕاستی ئەگەر لێ بگەڕێن، ئەگەر وڵاتان، ئەگەر خەڵکانێک کە نەخۆشی دڵیان هەیە، کە نەخۆشی بیر و باوەڕی خراپیان هەیە لێ بگەڕێن، وڵاتی کوردستانمان وڵاتێکی مسلمان نشینە، وڵاتێکی هێمن و ئارامە، وڵاتێکە تاوەکو ئێستا ئەو تام و چێژ و لەزەت و ڕەحمەت و خۆشی و هێمنی و ئارامیەی کە لە ئیسلامەتی و دینداری و نوێژ و عیبادەت بینراوە لە هیچ شتێکا دەستمان نەکەوتە، زۆرشمان تاقی کردوێتەوە، زۆر بەرنامە و شت و ئەنواع و ئەشکال ماڵ سەرۆ سامان وەکو مامۆسای بەڕێز ئیشارەی پێکرد بەڕاستی بە مەعمەل و بە سەروەت و سامان و سارەی زۆر و بەهێز و دەسەڵات خۆشی نایەت، خۆشی بۆ عیبادەت و دینداری و خواناسیە دێت کە مسلمانی وامان هەیە، حەماڵی وامان هەیە. جارێک لە جەریدەیەکە بینیم دیارە کابرای خاوەن جەریدە ڕۆژنامەنووس وێنەی برایەکی گرتبوو لەسەر عەرەبانەکەی خەوی لێکەوتبوو، لە ژێریان نووسی بووی خۆزگەم بەخۆت. یعنی ئەو تام و لەزەت و چێژ و هێمنی و ئارامیان کە کەسێکی ئاوها ئەیبینێت
بەڕاستی لە وڵاتی مسلمانە ئەوە هەیە ئەو ڕۆح و خۆشەویستی و هێمنی و تەعاون و کەسایەتی یا ئەو خۆشیەکی ئێستا مانگی ڕەمەزان باڵی کێشاوە هێمنی و غەشیەتهم الرەحمەة ونزلت عليهم السكينة وحفت عليهم الملائكة وذكرهم الله في من عنده كبيغمر إخوة صلى الله عليه وسلم فرمي هر قومي هر خلقان لمزقوتها كوبنوا مدارسي قرآن كان دراسي قرآن كان خوێندنەوەی قورآن بەسەر یەکترینە بخوێنن کە ئێستا الحمد لله لە وڵاتی کوردستانمانە هەموو گوند و شار و دێ و گەڕەکەکانی شاری سلێمانیمان گەڕەکانی شاری وڵاتی کوردستانمان ئاوەدانە الحمد لله بەڕاستی ئەمە نیعمەتە ئەمە هێمنیە ئەمە ئەو ئارامیەیە ئەمە ئەو ئاسوودەییە کە دنیا بە شوێندیا دەگەڕێت لە وڵاتی مسلمانە بە بەلاش هەر بەبێ پارە هەر بەبێ هێشتا ئەگەر نەخۆشی دڵی هەبێ ئەگەر گیر و گرفت و گرێکوێرە لە دڵیا هەبێت ئەگەر نەخۆشی حتا نەخۆشیەکان وەڵاهی ئالم ڕۆژانەیە هینێکم خوێندەوە ئەڵێ ڕۆژوو گرتنی ڕۆژوو سەبەبە بۆ لە ناوبردنی خەلایی سەرەتانی کە ئەمڕۆکە خەسخانەی هیوا پڕە و خەڵکی گیرۆدەن بەدەست نەخۆشی سەرەتانیەوە ئەنواع وشکان نەخۆشی و بەڵاو مصیبەت ڕووی کردووەتە وڵاتی مسلمانان زۆر شتی خواردن و ئەنواع وشکال ئەخورێت بەڵام سێرەکە ئیسلام کاتێک کە هاتووە ئەفەرمێ چێ سووم و ئەفەرمێ تصحوا ئەگەر بە ڕۆژوو بن ئێوە لەش ساغ ئەبن چونکە حەچی میکرۆب و ناڕەحەتیەکان حتا بەو گریانش کە ئێمە بە فرمێسکێک لە چاومانێتە خوارەوە ئەو لوانەی کە لە ناو چاو و مێشک و لە چەندەها شوێن هەیە بەو فرمێسکە ئەڕژێ و نامێنێ و دەبێتە سەبەبی لەش ساغی ئاسوودەی وە گەزانین هەمیشە عیبادەتەکان پەرستشەکان جۆرێ لە فەردیەت و تاکێتی تیا لە بینی بەندە و خوای گەورەدا بۆیە هەمیشە ئەلمانیەکانیش دەڵێن کە دین تەنها بریتە لە پەرستشێکی نێوان بەندە و خوای گەورە دەرچوون لەم عیبادەتە فەردی و تاکیانە وەکو جەناب داماژەت پێکرد دەستگیرۆیکردنی هەژاران تەبەسوم و زەردەخەنە بەڕووی خەڵکدا وتەیەکی خێر دەزێنان بەسەر هەژارێکدا بەسەر هەتیوێکدا لاکردنەوە بەلای دراوسەیەکی برسیدا بێوەژنێکی بێدەرەتاندا ئەمانەش تا چەند دەچنە خانەی عیبادەتەکان و تا چەند ئەو ئاسوودەیە چنگی مرۆڤەکە دەخەنکەوە لە عیبادەت و نوێژ و قورئان خوێندنەکانیدا چنگی کەوتووە جوانە دیارە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە حدیثی صحیحدا فەرمی عجبا لأمر المؤمن إن أمره كله له خير وليس ذلك لأحد إلا للمؤمن بەڕاستی ئیماندار ژیانی کەسیەتی مسلمان و بڕوادار سەرجەم ژیانی هەموو خێر و بەرەکەت و حەسەناتە یعنی هەچیە هەدانیشی هەڵەسی ئەڕۆی چونکە تۆ لە عەقیدەتتا لە بیر و باوەڕتا خوای تاک و تەنیا هەیە و بەرنامەی تۆ وایەکە ئەم دنیاە ئەم ژیانە ئەم سوکەوتە مردنمان ژیانمان خۆشیمان ناخۆشیمان گرانیمان فەقیریمان هەژاریمان نەخۆشیمان لە ساغیمان جوانیمان ناشرینیمان پێبەخشینی مناڵ ماڵ سەرۆت سامان سیارە ما هەچی شتمان هەیە هەر هەمووکەی بیەدیکە الخەیر خوای گەورە هەموو شتە چاکەکان لە لای پەروەردگارە کەواتە ئەوانشی کە ئاڵێن ئیسلامەتی بۆ تاک و هەروەها دیموکراسیش بۆ گشتی بەداخەوە یعنی ئیسلام خوای پەروەردگار خالقی هەموو کەون و کائیناتە پەروەردگار هەموو شتە جوانەکانی بە ئێمە بەخشیوە حکمیشی بە ئێمە بەخشیوە ئەم ئیسلامەتیە کە هاتووە بۆ ئەوەیە کە ئیشوکار و ڕاپەڕاندنی فەقیر و هەژار چونکە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت کاتێک کە خەلیفەی دووەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەرنوێژی ئەکا ئیمامەتی ئەکا حکمی ئیسلام بەر تەطبیقەکە سەیرەکەی ئیداری وڵاتیش ئەکا کاتێک کە ئەگەڕێ بەناو شاردا بەناو شاری مەدینەدا گوێ ئەگرێت ئافرەتێک ئەبینێت یا ڕێبوارێ فەقیرێک لە دەرەوەی مەدینە هاتووە بە تەنیا خێمەیەکی هەڵا ئەچێ بەدەمیەوە بۆی احتیاجاتی فەقیری هەژاری ئەو بێوەژنێ کە جەنابەت باسی کرد کە مناڵەکانی هەتیون و خواردنیان نییە بۆی ئێوارە سازیکە ئیمامی عومەر ئاگای لەمە ئەبێت بەڵام سەیرەکەی بە کۆڵی خۆی ئەچێ لە بەیتولمال خواردنیان بۆ ئۆبا کەواتانی وڵاتی ئیسلام مسلمانان ئەگەر بگەڕێنەوە بۆ لای ئەم قورئانە پیرۆزە بگەڕێنەوە بۆ لای ژیانی ئیمانداران بگەڕێنەوە بۆ لای ئەم ژیانە پیرۆزە کە ژیانی ئیسلامەتیە کە پڕێتی واللهی لە خێر و خۆشی ئیسلامەتی مانای ئەوە نییە کوشتن و بڕین و سەربڕین و لە ناوبردنی یەکترین هیچ کاتێک خۆی پەروەردگار پێی خۆش نییە ئەگەر پێی خۆش بووە هەر کافری دروست نەئەکرد بەڵکو ئەم دنیایی دروست کردو ئەنواع عشکار شتیتیە بەڵام عەدالەت و دادپەروەری و جوانیەکانی ئیسلام
ئەگەر ڕەنگی دایەوە لە من و تۆدا بەڕاستی ئەبین بە نمونەیەکی جوان بۆ خەڵکانێکا بۆ گەنجەکانمان ئەمڕۆکە کە ئەم لە کوردستانی خۆمان لە شارەکەمانە زۆربەی گەنجەکانمان ئالودەن بە کافتریا و بە تلیاک و بە ئەنواع وشکال موادی مخدر لە چ لە جگەرە و چ لە ئەنواع وشکال لە مشتانەیە ئەمانە بە حسابی خۆیان ئاسوودەی ڕۆحیان لەوا ئەبینن بەڵام واللهی ئەگەر بێن لە مزگەوتەکانە دانیشن دەستنوێژێکی جوان بگرن دڵیان پاکەنەوە بیشۆرن بە شۆردنێکی قورئانی بە شۆردنێکی ئیمانی واللهی خۆشەویستیەکی ئەو مزگەوتە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی 7 کەس لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری عەرشی خوای پەروەردگارە یەکیان وەرەجل قلبه متعلق بالمساجد پیاوێکە دڵی بە مزگەوتەکانەوە ئاسوودەیە و دڵی ئالودەیە و بەسراوەتوانێ بە قورئان و بەسراوەتو بە مزگەوت و بە نوێژ ئەمجا و کاتە ئاسوودەیی ئەبینێ جا ئەو ئەگەر لە ئارەق و لە نێرگەلە و لەم شتانە ببینێ بەخوا تووشی نەخۆشیە بێ ئالم ڕۆژانە ئەو خەبەرم بیستکە ئاڵێ حکومەتی هەرێم بڕیاری داوە کافتریاکان ئیجازەیان پێ نەدا لە مودوا لەبەر زیانەکانی چونکە زیانی ئەم شتانە زۆرن بەڵێ لەوانەیە تام و چێژە بینە بەڵام زەرەرەکەی زیاد بەڵام من تەحەداکن ئایا ئاینی پیرۆزی ئیسلام کە ئافەرمێ نوێشکە ڕۆژوو بگرێ هەیە من بە لەسەر خۆ بە دەستگیرۆی فەقیر و هەژار کە ئەو خواردنی خۆی خۆت خوا دراوسێ کەشتی لێ بێ بەش مەکە توخوا ئەوە ئاسوودەیە یا ئەمریکان کە کەسێکی لاربی کەسێکی هەڵەشەبی کەسێکی دووربی لە فیترەتی پاکی مرۆڤایەتی زۆر باشە مامۆستا خدر لەگەڵ مامۆستای باسمان لەوە کرد کە مەرج نییە تەنها عیبادەتەکان تەنها نوێژ و ڕۆژ و ئەو شتانە بن کە لە نێوان بەندە و خوای گەورەدا هەن و بۆمە بەندە پێی هەڵدەستێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت ڕاپەڕاندن و جێبەجێکردنی پێداویستی برایەکم لا خۆشەویسترە لە ئیعتیکاف و مانەوەی 6 ڕۆژم لە مزگەوتەکەی خۆمدا تا چەند ئێمە هەوڵ بدەین یان بۆ منە ئەو تێگەیشتن لای خۆمان دروست بکەین کە عیبادەتەکان تەنها لە نوێژ و ڕۆژ و شتە تاکیەکانی دیکەدا کورد نەکەینەوە و پێمان وابێ سوودگەیاندن و نەفع و دەستگیرۆییکردنی هەژاران لە کۆمەڵگەکەی خۆشماندا جۆرێکە لە عیبادەت و ئەو چێژ و ئاسوودەیەش کە لەوەدا چنگمان دەکەوێت هەر ئەو چێژ و عیبادەتەیە هەر ئەو چێژ و خۆشیەکە لە عیبادەتەکانی تردا چنگمان دەکەون. بسم الله الرحمن الرحیم دیارە وەکو جەنابەت باس کرد یەکێ لە زانایان قسێکی زۆر جوان دەکا دەفەرمێ ئەو ئەرکانی ئیمان کە پێنجن ئەفەرمی ئەوانە پێیان دەگوتێ عیبادەتی شخصی وەکو هەویەکە ئینسان لە ناو جیهانیدایە بکە بۆ خۆی دەکا ئەگەر نەکا هەم بۆ خۆی دەکا واتە ئەگەر بیکە قازانجەکەی بۆ خۆ دەبی بە مسلمان ئیسا بکرێ و دەچێتە باشتێ و ئەگەر نەیکا زەرەر و زیانەکەی بۆ خۆیەتی بەڵام شتیری کەمان هەیە وەکو ئەو فەرمایشتەی جەنابەت خوێندەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی ئێمە تەماشا دەکەین لە ئیسلامدا شتەکانمان بە زۆری بە دەستە جەمعیە بزانە خوای پەروەردگار فێرمان دەکا ئیاکە نەعبود یعنی چییە خوای هەمومان بە جەماعەت و بە کۆمەڵ ئەتوو دەپەرستین ها خوای گەورە ئەلێرەدا فێرە بە ئیشی دەستە جەمعیمان دەکا یعنی بە کۆمەڵ تەماشا دەکەن ئەوە یەک دومینیان کە خوای پەروەردگار پێمان دەڵێ نوێژەکانتان بە کۆمەڵ بکەن تەماشاکە ئەوە یعنی هەموو کۆ ببنەوە بە یەکەوە هەتاوەکو لە مزگەوتێ نوێژەکە خێری بە 27 دەرەجە زیاترە یەک دوایە لەوێ دەزانین ئەرێ دەبی چێ بۆ ئەوڕۆک کەسێک دیار نییە نەخۆشە با سەردانێکی بکەین ئەرێ ماڵی فرانکەسی ئاگری تێبەر بووە لە مزگەوتێ دەزانرێ باچین کەلوپەلەکی بۆ خڕکەینەوە هاوکاری بکەین بڕێ لە ئیسلامدا ئیشی دەستە جەمعی ئەسڵە ئیشی دەستە جەمعی پێکەوە بوون و دەستە جەمعی ئەسلی ئیشەکەیە وەکو تەماشا دەکەین پێغەمبەرمان صلی الله علیه و سلم ئێمە هان ئەدا هانماندا عەلەیکم بالجەماعە یعنی عەلەیکم معنای چی یعنی ئیلزیموو دەست پێوە بگرن دەست بە چیوە بگرن بە جەماعەت و بە کۆمەڵ یعنی بە یەکەوە بن بۆ چونکە ئەفەرمێ من شەظ إلى النار ئەوەی بەتەنێبی دەچێتە ناواگری یان ئەفەرمی هەر کەسێک وەکو هەر کەسێک لە مێگەلە مەڕی جودا بووە گورگ دەیخوا ئەگەر مەڕێک لە مێگەلەکەی جودا بیتەوە گورگەکە دەیخوا کەواتە ئەلێرەدا دەستە جەمعی ئەسلی ئیشەکەیە یعنی نابی ئەتووە لەنا عیبادەت و خواپەرستیەکەی هەرە ناو مزگەوتیدا کورتکەیەوە نابی عیبادەت و خواپەرستیەکەی هەلا لە ڕۆژیەکان و لە زەکاتەکەدا کورتی بکەوە بەرکورتی هەنگاو بنەی بۆ دەرێ بچێ دەرەوە بۆیە ئەمن یەکێ پێم خۆشە دائیمەن نمونە واقعەکان بینمەوە چونکە خوای پەروەردگار لە قورئانە فەرمی فەقسوس القەصەس واتە چیرۆک بۆ چیرۆکەکان بجێڕەوە
ئێچێ لە برادەرەکانم کە ئێستا لە ژیان داماوە لە شاری هەولێرە دەژین لە دەستگایەکی خێرخوازی ئیش دەکا گوتی تەمان ئەو کابرایشی چییە ئەو برایە ماری فەقیر پیشانی خێرخوازان ئەدا ئەو ئیشەکەیتی بۆ ئێرە مارێکی بۆی جەڕامەوەتی مارێکی زۆر فەقیرم پێدەزانی پێ کەسێکی دەوڵەمەندم لەگەرە خۆ برد ئەها کەسێکی دەوڵەمەندم لەگەر خۆ بردە بۆ ماڵەکە دەرێ کاتێک کە بردمە ماڵەکە ئاوەیە کە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم ئەگەر لەگە ئیشی برایەک دەربچم پێم چاکتر و باشترنەوەک یەک عیبادەتی لە مزگەوتی خۆم کە خێری بە هەزار نوێژە لەوم پێ چاکترە کە دەربچم ئیعتیکاف بکەم دەرێ کە لەگەری دەرچووم بزانە بەو ڕوحیەتە دەرەچی دەرێ لەگەری دەرچووم چوومە ماڵەکەی کاتێک پارەکەی دایێ ئەو برایە مسلمانە ئەو دەوڵەمەند و خێرخوازە گوتی یەک چارێک گریا دەرێت دوایە کە پارەکەی دایە و خواحافیز بوونی لە مارەکە کرد پێم گۆ بۆچی گریایی گوتی لەبەرەوەی بەو گریانەی زۆر دڵم خۆش بوو بەو گریانەی زۆر دڵم خۆش بوو کە بۆچی چونکە خێرێکم کرد چونکە دڵی ئەو برایم خۆش کرد چونکە لە مارەوە هاتمە دەرێ بۆچێ بۆ یارمەتیدانی ئەو برایم بۆی خوای پەروەردیگار لە قورئانی پیرۆزدا پێماڵەێ وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان ئاگادارمانەکاتەوە کە ئێمە چی بکەین هاوکاری یەکتر بکەین لەسەر تەقوا لەسەر چاکە بەڵام هاوکاری یەکتر نەکەین لەسەر ئیشی خراپە هەر بۆیش پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا دەفەرمێ ولا تحاسدوا بجمع بكوملمان باسمان دكا اي خلچينا حسودي بيكتر مبن ولا تباغضوا اي خلچينا ركتان ليكتي نبيتوا اي خلچينا ولا تحسسوا جاسوسي لسيكتر مكن افرمي وكونوا عباد الله اخوانا سبن ببنا براي اكتر ببنا بندي خوا هموتان ودواي ببنە برای یەکتر و ببنەچی و ببنە بەندەی خوا و برای یەکتر تەماشاکەن خوای پەروەردیگار لە قورئانی پیرۆزدا ئێمە بە برا بانگەکە بە برا ناوماندینی ناوزەرمانەکە ئەفەرمێ ئینەمە المؤمنون ئیخوا ئیمانداران هەموو برانە یا لە فەرمایشتێکی تردا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمی نمونەی ئیمانداران کە جەسەدین واحد نمونەی ئیمانداران وەکو یەک لاشەوایە ئەگەر ئازار لە زێیەکی هەبی هەموو لاشەکە دێشی کەواتە ئێمە ئەمڕۆ کە مسلمانین ئێمە کە بڕوامان بەخوا هینا سبحانه وتعالى کە بڕوامان بە پێغەمبەر هینا صلی الله عليه وسلم کە خۆمان بە ئومەتی پێغەمبەر دادەنین صلی الله عليه وسلم دەبی چی بکەین دەبی عیبادەت و خواپەرستیەکانمان کورد نەکەینەوە لە عیبادەت شخصیەکان پێنج ڕوکنەکانی ئیسلام بەرکو دەبی بینە دەرێت لەو قالبەی فراوانی بکەین دەبی خێر و خۆشیمان لە هەموو کەسەکەبی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا دەفەرمی مثل المؤمن كمثل الغيث نمونەی ئیماندار وەکو باران وایە ئەینەما وقع نەفع لە چێن دەرێ باران بباری کەوا ئاوەدانی دەکاتەوە و دەبی ئینسانی مسلمانیش هەر دەمایکەتە هەر شوێنێک لەو شوێنە سوود و قازانجی بۆ خەڵک و دەوروبەریەبی ئەگەر سوود و قازانجی بۆ خەڵک و دەوروبەرەکەی نەبی بزانە مسلمانێکی بێخێرە مسلمان ڕەحمەتە بۆ خوای پەروەردیگار باسی پێغەمبەر خاتم دەکا صلی الله عليه وسلم ئەفەرمی وما أرسلناك إلا رحمة للعالمين ئەبی ئەمەش پێغەمبەری خوا بکەینە قودوە ئەمەش ڕەحمەت بین بۆ خەڵکی بەڵێ زۆر باش مامۆستا دەگەڕنەوە کە عروەی کوڕی زوبەیری کوڕی عەوام ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و باوکی بێ بەهۆی نەخۆشیەکەوە دکتۆر پێی دەڵێت دەبێ قاچت ببڕینەوە و بەڵام بۆ ئەو مەبەستەش کە زۆر ئێشت پێ نەگا دەبێ مەشروب بخۆیتەوە ئەویش دەڵێن نەخێ من دەچمە نوێژەوە و کاتێکەوە ڕۆ چوومە نێو یاد و زیکری خوا لەو کاتەدا قاچم ببڕنەوە و هەتا لێشی دەگەڕنەوە کە زۆر جار لە سوژدەکانیدا باڵندە بەسەر شانیەوە نیشتوتەوە هێندە خشوع و پڕ لە ئاسوودەیی بووە بۆ خوای گەورە من باز لەوە دەکەم هۆکارەکانی دروستبوونی ئەم چێژ و یەکلابوونەوەیە بۆ خوا چین مرۆڤ بە چه هۆکارێ بە چه میکانیزم و ڕێگایە بگاتەوەی کە لە زۆربەی عیبادەتەکانیدا هەست بەوە بکە کەوا ڕاستەوخۆ لەژێر سایە و میهرەبانی و ڕەحمەت و چاودێری خوای گەورەدایە جارێ قسەکە زۆر جوانە پرسیارێکی زۆر لە جێیە پێم خۆش بوو تەماشا دەکەین ئینسان بزانە بۆ ناترسێ لە ڕسق هەر کاتێ خوای پەروەردیگاری ناسی کە خوای پەروەردیگار ناسی الرەزاقە إن الله هو الرزاق تەماشا کە خوای پەروەردیگار ئەفەرمێ دەبی ئەمە بزانێمە بۆچی هاتین و دنیاە خوای گەورە ئەفەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون خوای گەورە ئەفەرمێ
من ئینسانە بۆ هیچ شتێک دروست نەکردووە ئەوم بۆ هیچ دروست نەکردووە ئیلا بۆچی ئیلا بۆەوەی من بپەرستن ما ئوریدو منکم من رزق وما ئوریدو ئەن یطعمون ڕزقم لە ئێوە ناوێ نامانەوێ ئێوە خواردن بدەنە من إن الله هو الرزاق ذو قوة المتين خوای پەروەردیگار بەخۆی چیە ڕازقە هەر کاتێک ئێمە هێندا بڕوامان بە قووەت و پتە بوو کە زانیمان چیە خوای پەروەردیگار ڕازقە ئەو ڕزقی کە خوای پەروەردیگار بۆ منی داناوە زیاد و کەمی نییە نحن قسمنا بينكم معيشتهم في الدنيا في الحياة الدنيا خوي قبل أفرمي إما معيشة من بو دانا ولا جيان الدنيا دا يعني رزق تقسيم كراوة رزق زياد تنشتك زياد كمينيا أزل زياد كمينيا رزق زياد كمينيا بلان بو عمر بركتي دكويته رزق بركتي دكويته بو هر كاتي خوامان ناسي كرازقه للرزق ناترسين إرادة خوما نافروشين باري حرام ورناغرين رزقي حرام پیدا ناکەین بۆ چونکە دەزانین خوای پەروەردیگار ئەو ڕزقی بۆ ئێمە داناوە بۆیە یەکێ لە زانایان ڕۆژێک سواری ئەسپەکەی دەبی و دڕوا بە شوێنێکدا دەگاتە شوێنێک بانگەدا دەیەوێ بچی نوێژی بە کۆمەڵ و بە جەماعەت بکە بەڵام لەوێن دەرێ شوێنێکەیە وەکو چۆن ئێستا گەراجەیە ئەو کاتە خانە هەبوو خانەی ئەسب لێ بەستنەوە نەفەرێک دەرێ ئەو ئەسپەت بۆ ڕابگرن بکرێ ئەویش دەرێ بەڵێ ڕێک دەکەون لەسەر تقریبا 10 درهم ڕێک دەکەون لەسەر 10 درهمان دەرێ باشە وەڵا هەتا نوێژی جەماعەت دەکاودرێتەوە تەماشا دەکە ئەسپەکەی بەڕوت و قوتی مایتەوە زینەکە و خراستەکەی بردیە بۆیە سبحان الله ئەویش لەو دەمی کە تەماشا دەکە ئەسپەکەی ئەوها بەڕوت و قوتی مایتەوە یەکێ لە تەڵەبەکانی دەرێ مامۆستا دەرێ مشکلەکە تێ ئەرێرێ وەڵا ئەو ئەسپەم لەکەن ئەو کەسەدا نابوو بکرێ کەچی ئێستا زینەکە و خراستەکەی بردووە بزیتی دەرێت چیت لەو کەم لە خزمەت داما توڵە ئەگە بچی لە بازاری زینێک و قەراستەکە بۆ بکڕی طلبەکەی دەچی زینێک و قەراستەکی بۆ دەکڕی کە دەچی نفسی لە دزەکەی دەکڕیتەوە بەس نایناسیت کابرا نایناسی بە زینەکە و قەراستەکەی لێ دەکڕی کە دینیتەوە ئەو مامەستای بەڕێزە دەرێ سبحان الله دەرێ واللهی ئەو 11 درهەمەی کە ئەتوو ئەو زینە و قەراستێت پێکڕی دامنابوو ئەو پارەی بدەمە ئەو کابرای حەقی کرێکەی بەڵام ئەو ڕزقەی بە حەڵالی وەرنەگرت بە حەڕامی وەرنەگرت کەواتە ئینسان ئەو ڕزقەی هەردەگاتێ بەس عەجەلەی تێدانەکە بۆیە هەر کاتێ خوامان ناسی إن الله هو الرزاق ذو قوة المتين ئەو کاتە ئێمە دەست لۆ ئەو لای نابین ئەوە یەک دومینیان زۆر زاری وێ کابرا لەبەر ترس خۆی دەفرۆشی لەبەر ترس ئیمان و عەقیدە و بیر و باوەڕ و ئیرادەی خۆی دەفرۆشی ئەوەش بۆ لەبەرەوەی دەترسێ چونکە بۆ دەبی ئینسان وەی لێبێ ترسی خوای پەروەردیگار سبحانه وتعالى بەسە هەموو ترسەکان دازار بی بۆیە خوای پەروەردیگارش دەفەرمێ ولا تخشوا الناس واخشون أفرمي لخلق ما ترسين لمن بترسين بوي هر كاتك ترسي خوامان بسردا زالبو ترسكاني ديك هم ولا كوي بوي خواي پروردگار فرمان دك أفرمي ومن يتوكل على الله فهو حسبه هر كسك توكلي لس خواي پروردگار هبي خواي پروردگار بسيتي وكو دجرنوا يچ عالم گوركان هندك الين الشيخ عبد القادري جيلاني بو برحمت بي كروجي كان وتاري خطبه دخويني توا ديار ملك وباشا كش لوين دري بو اوزا امير بو باشا بو خليفه بو هرسي بو دري لوين دري بو زو خطبه چي زور بقوه دو بهزي دا بو كاتك كوتارك توا دبي بيدرن ما مستاي بريس انزا او بيا كسي تربي ما مستاي بريس تو نترساي او تاره تنددا ادي ندي او سروك الرئيس لوين دري بو فرمي والله كبير من عظمتي خوا كردوا كبير من ترسي خواي پروردگار كتوا او الرئيس مكو بشيله بهاته بيشتاوان بۆیە چەند گرنگ و مهمە ئینسان لە خوا بترسێتەوە کوری لەسەر خوای پەروەردگار بی سبحانه وتعالى. بەڵێ زۆر باش مامۆستاگیان لەبەرەوەی کە کاتی بەرنامەکەم زۆر کەی ماوە ناچارم بچمەوە خزمەتی مامۆستا محەممەد بۆچی بەشێک لە مرۆڤەکان لەگەڵەوەی کە عیبادەتەکان بۆ خوای گەورە ئەنجام بدەن و بەردەوام ڕواڵەتیانە ئامادەی عیبادەت و پەرستشەکانە بن بەڵام هیچ چێژ و ئاسوودەیەک لە عیبادەتەکانیان وەرناگرن. دیارە ئێمە بێ ئەو حەقەتە بزانین کە جیل بە جیل نەوەکان و دوورکەوتنەوەمان هەتا وەکو دوورکەوینەوە لە ئاینی پاکی پیرۆزی ئیسلام و لە عەقیدە و بیر و باوەڕێک کە لە دڵەکانە بچەسپێت ئەو کاتە بەڕاستی ئەگەر گیاننامەی سەلەفی ساڵحی ئەم ئومەتە بخوێنینەوە کە بیر و باوەڕیان و عەقیدەیان و تێگەیشتنیان و فەهمێکی جوانیان بۆ ئاینی پیرۆزی ئیسلام و ترس و لەرزێکیان بۆ خوای پەروەردگار وای لێ ئەکردن کە ئەوان زۆر هەسکەن و زۆر تام و چێژێکی تەواوەتی لە عیبادەت و خواناسی و ئیسلامەتی ببینن
بەڵام دیارە بە بۆنەی تێکڵاوبوونی خەڵکی بە لایەنی جانبی مادی و تێکڵاوبوونی خۆشیەکانی دنیا وەزاڵبوونی خۆشیەکانی دنیا بەسەریدا بەڕاستی ئەو کاتە دڵی ئینسانی چۆنە دڵی ئینسان بەڕاستی ئەگەر لە حوب و خۆشەویستی خۆی پەروەردگاری تیانە بێ و خۆشەویستی قیامەتی تیانە بێت بەڕاستی ئەو کاتە ئەبێتە جێی خۆشەویستی دنیا و ماڵ و هەروها کۆمەڵە شتیکە لەو کاتەشدا کە ئاوای لێهات بەڕاستی زۆربەی خەڵکی کە ئێستا هەر وەکو تەقلیدێک وەکو لاساییکردنەوەیەک کە عیبادەت و خواناسی ئەکەن بەڵام لە ئاکار و لە کردار و لە گفتار و لە هەڵس و کەوتەکانیانە ڕەنگ ناداتەوە چونکە بەڕاستی کاتێک کە خۆی پەروەردگارە فەرمی ئین الصەڵاتە تەنها عن الفەحشاء والمنکر بەڕاستی نوێژ و عیبادەتێک کە ئینسانی ئیماندارێک کە ئەگەر وەها نەبێت وەکو زانایان ئەفەرمون کاتێ دڵت خۆش بێت کە نوێژێکە کرد ڕۆژوویەکە گرت وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی ڕۆژوویەک ئینسان نەگێڕێتەوە لە قسە و لە گفتاری خراپ و لە هەڵسوکەوتی ناشرین کەواتە خۆی پەروەردگار هیچ پێویستی بە ئەوە نییە کە تۆ خۆت بگریتەوە لە خواردن و خواردنەوە کەواتە ئەبێ ئەو کەسایەتی ئەو ئینسانە وای لێبێت لە عیبادەت و لە عالەمی ڕۆحیدا ڕۆحی وا تێر کردبێت لە عیبادەت و لە خۆشەویستی خۆی پەروەردگار و کاتێک کە ڕوو ئەکەیتە قیبلە و ڕوو ئەکەیتە پەروەردگاری میهرەبان یعنی وەکو چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلم دەربارەی الئیحسان کە جبریل سلامي خوي لسربي لحديثي الإيمان والإسلام برسياري لك فرمي ما الإحسان؟ الإحسان أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك أما براسي لبي يعني ناوروكي حب خوشويستيك كالدوايدا تامو تشيجيك أم كساتي أي بينيت ولا دورج أكويت ولا كيرانو لا تقليد ولا تام لەزەد وە نەگەتن ئێستا زۆر کەسەیەکە لە ڕۆژی جمعەشانی کاتی بەناو هەم زۆر کەیماوە زۆر بە کورتی کۆتا پرسیاری خۆم ئاڕاستی جەناب دەکەم مەرجە هەموو مرۆڤەکان و لە هەموو عیبادەتەکان چێژ و ئاسوودەی وەربگرن بەڵێ کەواتە هەموو مرۆڤێک ئەگەر بەو نیەت و ئامادەگیە ڕۆحی کە پێویستە هەبێ عیبادەتەکانی ئەنجامدا چێژ و ئاسوودەی هەرچنگ دەکەوێت بەڵێ یعنی سەبەبێکە ئیسلامەتی و دینداری بۆ نەمانی خەمۆکی قەلەقی ئەوانەی کە نەخۆشی قەلەقی نەفسیان هەیە گەنجەکانمان بە زۆری کە ئێستا ئەمڕۆکە خویان داوەتە کۆمەڵەشت بۆی ئاسوودەیی و کامەرانیان بۆ بێت سیرێکی ئاینی پیرۆزی ئیسلام هەموو خۆشیەکانی هەموو ئاسوودەییەکانی هەموو شتەکانی بە عیبادەت و خواناسی و بمانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیمامی حەمزە کە شەهید کراوە بۆ شێوازە ناشرینە سەحابە و یارانە فەرموونی یەک دانەماڵ بینیمان ڕووی ئەکردە مزگەوت و نوێژێکە یا ئەیها الذین آمنوا استعینوا بالصبر والصلاة خۆی گەورە لە هەموو کاتەکانە داوامان لەیەکە کە ئێمە ڕووبکەینە نوێژ و عیبادەت و خواناسی ئەوەش بەمانای ئەوە نییە گەنجێک ئێستا پرسیار بکە بڵێ مامۆستا یعنی نەچم بۆ شوێنێکی خۆشی نەچم بۆ سەیرانە نەخێر کاتە ئەو عەقیدە و بیر و باوەڕ لە هەموو شتەکانمان ئەو کاتە عیبادەتە ئاسوودەییە کامەرانیە یعنی ئیشکەی کامەرانیە یارمەتی خەڵکەی کامەرانیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی لە بابی ئیمانە کە فەرمی بضع وستون شعبة بە ڕەزامەندی خوای گەورە بپێوین و بەپێی ئەوە بەپێی ئەوە بڕن ئیماطة الأذى عن الطريق یەکێکە کە تۆ یارمەتی کەسێک دەدەی ئازارێ لە ڕێگەیەکە لە ئاوەی ئاسوودەی و کامەرانی زۆر سپاس دەکەم و خوای گەورە پاداشتی بەخێر بداتەوە کاتی بەرنامەکەم تەواو بوو مامۆستا خدر خەتەیی زۆر سپاس بۆ بەڕێزی شت کاتی بەرنامەکەم تەواو بوو نەمتوانی دووبارە بێمەوە خزمەتی جەنابتان خوای گەورە پاداشت بداتەوە کە لە هەولێرەوە لەگەڵ بووی السلام عليكم عارف و شاعری خواناسی کورد مامۆستا مەحمید دەفەرمێ دەمێ بە ویسعەتی کورسی کەڕەم کە پێم ئەی ڕەب زمانێ پێوە ڕوابێ بەقەد هەموو کەوکەب لە عمری نوحەوە تەوفیقی تۆ بکە ئیمداد لە بەحری شکرەوە قەترەیەک بێن مەسەلەم بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەشدا هاتمە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی گفتوگۆ ئومێد دەکەم خوای گەورە عیبادەت و پەرشتەکانمان لێ قبوڵ بکە و چێژ و ئاسوودەیەکی واشمان پێبەخشێ کە بتوانین بەرەو ڕووی ئەم هەموو ئازار و قەیران و ناڕەحەتی و ستەم و زۆرداریە بینەوە کە لەلایەن دەسەڵات خوازان و دەسەڵاتدارانەوە لە تەواوی وڵاتانی جیهان ڕوبەڕووی مسلمانان دەبێتەوە شەوێکی شاد ڕۆژ و تاعات و عیبادەتی هەموو لایەکیش قبوڵ و وەرگیراوە بێ خواتان دەگەم